ماشەڵڵا لێبی سپاس دەکەم دلێ من پرسیارێک گیان ئێستا من کە جەم لەو دەنگە خۆشەی دەبی دەڵێم ئەڵڵاه لەو دەنگەی تو لە بۆشێ دەڵێ ئەڵڵاه چۆن بە چ دەنگێک دەڵێ ئەڵڵاه ئەها ئەمن ئێستەوە بەتوم گوت ماشەڵڵا دێبی ئەڵڵا لەو دەنگە خۆشەی لەلای تو چیەیە ئەو کەسێک کە پێی دەڕێ ئەڵڵاه ئەو کات ئاخر ئێستا بڵێم نازانم بڵێم کێ بەس ئەو ئەخر پرسیار هەروایە نامەوێ وە بڵێم نەخۆیەک یەکێکە لەوان آخر ئەو کاتێک کە گۆرانیەک دێتە گوێم دەنگێک دێتە گوێم کە هەستم بجولێنی وا دەڵێم شەرت نییە کێ بێ نازانم بەڵام زۆر کەسێ لەوانەیە ئەمن بڵێن لە مێشتی خۆم دەزانم کە چ دەنگێک حەقی ئەوەی هەیە کە پێی بێ ئەڵڵا زۆرن ڕاستە زۆرن بەڵام ئەوەی کە زیاتر تەسیر دەتوو دەکە یاخود ئەو کەسەی ئەو دەنگەی زیاتر کە تو دەنگێکی سیاییە دەنگێکی لاو بێژە یعنی زیاتر ئەو تامەی کە تو لە گۆرانی دەکەی لە کام زۆرە شەرت نییە بڵێ فلان کەس باسی لاوکو ئەوانت کاوێ ساغەیە تاکی دەمێ ئەوان زۆر زاراخرت کاکە زیرەک دەبینی پرسیارێک لە گۆرانی بێژێک دەکرێت تەنێ ناوی وانە دەڵێن کە مردوون لە ژیان نەماون من وا ناڵێ جوان ئەوان ڕاستە مەدرسەن بەس وەکو لاوک و دەنگی چیایی کە جەنابەت باست کرد حەسەن شەریف بۆ من زۆر ماشەڵڵا لێرەوە ڕێز و سڵاومان لە بۆ کاک حەسەن بەڕاستی تاکەی دوایە زۆر حەزم لە دەنگی ئەوە خۆی هەر وایە ژیان هەروایە ئەو کەسانەی کەەوە بە دەستیان ئەو لە هەندێک شت هەیەنی بۆ نمونە هەندێک دەنگی جیاوازە لە لاوک و لە وەکو تۆ وتت چیایی و ئەوانە من زۆر حەزم بە دەنگی ئەوە نەخۆ دەنگی تر خۆش زۆرن دەنگی خۆش زۆرن بەڕاستی ڕای تو دەنگی سیایی خۆشترە یان ئەو دەنگەی کەوا بە نەرمی گۆرانی دەڵێ چکە دەنگە چیایەکان دایمەن دەنجیان بەرزە توانیان هەر یەک تام و چێژی خۆی هەیە و کات و ساتی خۆشی هەیە جۆری گۆرانیەکان دەوردەبی ئێستا بوو نمونە هەندێک شوێن هەیە یاخۆت هەندێک جێگا هەیە تۆ پێویستە گوێ لە دەنگ و ستایلی نەرم بگری جوان لە هەندێک شوێنیش حەزت پێەیە تۆ هاوار بکەی گوێ لە دەنگی چیایی و هاوارکردن بگری من بۆ خۆم وام بەلکو هەڵاش بم نازانم ناوە طبعاً هەر کەسە و تامێک بۆ من خۆشە وایە زیاتر ئەو بەرهەمانەی کە بە خۆت ئامادەت کردوونە یاخود ئەو گۆرانیانەی کە خۆت هەتە هیچ بەرهەمەک لەو بەرهەمانە چیرۆکەشی لە دوایە کە گۆرانیەکەت لە بۆ ئەوە گوتبی خۆی باس عاشق دەبی زۆربەی گۆرانیەکانی چیرۆک بن خۆی ئەگەر گۆرانی تێکست چیرۆک نەبێت چیرۆکێکی بەدواوە نەبێت بۆ من خۆش نابێت چیرۆکەکە قەزمەوەیە بەسەر هاتەک بی لەسەر خۆت یعنی لە دەستدانی کەسێکی ئازیز بی گۆرانیەکەت لە بۆی گوتیا یاخود خۆشەویستێکت طبعاًەوە خۆشەویستەکان لە دەستداوە یاخود زیکرایاتێکی کۆنیان زۆربەی شتەکان وان دەبینی تۆ خەمێکت هەیە دەبێتە گۆرانی و دەبێتە ئاواز و تێکست و دەبێتە ئەوانە و ینی شتی تایبەتت نییەکەوە لە بۆ مناسبەیەک یان لە بۆ بەرنمەیەک یان لە بۆ شتێک کە بۆ خۆت فکرت لێ کردبییتەوە گۆرانیەکی بۆ ئامادە بکەیت من گوتومە بۆ بەرنامەی ینی بۆ نمونە بۆ زۆر جار دەبینی باسی مردن دەکرێت باسی دنیا بەجێهێڵان دەکرێت و باسی یان کەسێک تۆ بەجێ دێلیت یاخۆت چ دەمرێت و چ یاخۆت چە کەسێکی ترە ئازیزێکی ترە لە ژیانت دوور دەکەوێتەوە تامانەوەنا شتم بۆ گوتووە باشە هەز دەکەم جوابەکەت زۆر بە ئەوەی نادێەوە من بەڵام پرسیارێکی دیکە بە غەیری زمانی دایک بە چ زمانێک گۆرانی دەڵێ زیاتر ینی غەیری زمانی دایک بە هیچ زمانێکی دیکە گۆرانی دەڵێ نەمگوتووە غەیری کورد زۆر جار دەبینی ئەگەر لە هەز دەکەم دەنگت لەوانەیە ئەوە وەکو ڕای خۆم لەوانەیە ینی وا هەز دەکەم لەوانەیە گۆرانیەکانی بڵێن برایم تاتلس بە تورکی نەمگوتووە ئەبەت ئەگەر داوات لێ بکەین نازانم تورکی نازانم بۆیە ناشمەوێ هەر شت لەبەر بکەم و بڵێم جوان ئانی شت وا حەزم لێ بڵێم کە بخۆم
لە ناخم دەربێت نەک هەر لەسەر زمانم بێت. جوانە باش گۆرانیەکی کە چ حەزەکەی زیاتر گۆرانیەک ئەوە بەدڵی خۆت بێ شەرت نییە خۆت بی حەزت لە دەنجی چەیە کە گۆرانیەک بڵێەوە یاخود بە جۆرێکی دیکە پرسیارەکەت لێ بکەم کام گۆرانی حەزت لێ بۆ بە دەنجی تووبی کام گۆرانی حەزم لێ بۆ ئی من بایان بە دەنگی من باە بە دەنجی تو بە بە خودای ئەوانە گەلک زۆرن هەر گۆرانیەک پێم خۆش بیان هەندێک شتیم بەدل بێ حەزم لێ بۆ ئی من بێ ئەخر قەی ناکە بەڵام شەرنی هەموو گۆرانیەکان لە دەنجی تووشیە گۆرانیەکم زۆر پێ خۆش بوو لە قەدیمی شەوار پێم خۆش بوو بە دەنگی من بگوترابایە و هەر ئی خۆشم باە مەواڵایویش حەسەن شەریف و توێتی لێنارینێ شەوە و بێدەنگی دڵمان خۆش بزانم تێکستەکەی مؤید طەیب ئەگەر غەڵە نەبم ئاوازەکەشی شەعبان سلێمانە ڕێز و حورمەتم بۆیان ڕێز و سڵاومان کاکە حەسەنی خۆشەویست ڕێز و سڵاومان لەبێت